سڵاوتان لێبێت من دکتۆر هەسکەریم بە یارمەتی هاوکارانم لەگەڵ دکتۆر شێروان و دکتۆر هەڤاڵ کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەین تێیدا باس لەوە دەکەین ئایا ڕاستە ئەوانی کەچگەرە کێشن تووشی ئەم ڤایرەسە نابن یان بە سووکی تووشی دەبن و هەروەها باز لە بەسەرهاتی توشبوونی کۆڕۆنای پزیشکێک خۆی بۆمان دەجێڕێتەوە پاشان دەچینە ئەوروپا و باز لە دوایین پێشهاتەکان دەکەین و قسە لەسەر ڤاکسین دەکەین بەڵام با سەرەتا بزانین دەربارەی ئەم ڤایرەسە لە کوردستان و جیهان چی دەگوزارێت؟ 192 کەس لە کوردستان چاک بوونەوە بەڵام 443 کەسی دیکەش تووشی ڤایرەسەکە بوون بەداخەوە 22 کەس گیانیان لەدەستدا. ڕێکخراوی تەندروستی جیهانیش هۆشداری دەدات و ڕای دەگەێنێت بەهۆی تەشەنەکردنی خێرای ڤایرەسی کۆڕۆنای نوێ لە عێراق لە دۆخێکی زۆر مەترسیداردایە. چین ڤاکسینی دژە کۆڕۆنای نوێ لە پاکستان تاقی دەکات. چ443 کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆڕۆنای نوێ بوون و وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماری نوێی توشبووانی کۆڕۆنای بڵاو کردوێتەوە و دەڵێ 443 کەسی دیکە لە سەرتاپای هەرێمی کوردستان تووشی ڤایرەسەکە بوون بەڵام لە هەمان کاتدا 192 کەس چاک بوونێتەوە بەداخەوە 22 کەسیش گیانیان لەدەستداوە. بەراورد بە ئاماری دوێنێ ژمارەی توشبووان و گیان لەدەستدان بە کۆڕۆنای نوێ لە هەرێمی کوردستان دابەزیوە. کۆی ژمارەی توشبووانی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان گەیشتە 22,721 کەس و 825 کەسیش گیانیان لەدەستداوە. وەزارەتی تەندروستی عێراق 4,093 حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرەسی کۆڕۆنای نوێی ڕاگەیاند. هەروەها 2529 توشبووی دیکە بە تەواوی چاک بوونەوە. لە بەیاننامەکەدا ئاماژە بۆ کراوە کە 85 کەسی دیکە هەڵگری ڤایرەسەکە بوون بەداخەوە گیانیان لەدەستداوە بەو شێوێ ژمارەی ئەو کەسانەی بە تەواوی پەتاکەیان تێپەڕاندووە گەیشتووەدە 134,369 کەس و حاڵەتی نوێی تۆمارکردن بە هەمان ڤایرۆس گەیشتە 188,802 کەس. هەروەها کۆی گشتی ئەوانەی بە هەمان ڤایرۆس گیانیان لەدەستداوە 6,121 کەس. ڕێکخراوی تەندروستی جیهانیش هۆشداری دەدات و ڕای دەگەێنێت بەهۆی تەشەنەکردنی خێرای ڤایرەسی کۆڕۆنای نوێ لە عێراق لە دۆخێکی زۆر مەترسیداردایە. لە ڕاگەیاندراوێکیدا ڕێکخراوی تەندروستی جیهان ئاشکرای کرد کە دۆخی عێراق لەبارەی کۆڕۆناوە لە مەترسیدایە و دەژڵێ باشترین چارەسەر بۆ ئەوەی ئەم ڤایرەسە لە ناو کۆمەڵگات تەشەنە نەکات خۆ دوورگرتنە لە گردبوونەوەی بە کۆمەڵ و بەستنی دەمانک و دوورمەودایی کۆمەڵایەتی. هەروەها لەو ڕاگەیاندراوەدا تەندروستی جیهانی دەڵێت هەرچەندە ژمارەی توشبووانی کۆڕۆنا لە هەڵکشانێکی لە ڕادەبەدەر مەترسیداردایە بەم زوانە ئەگەری ڕوودانی قەیرانێکی تەندروستی دیکە واتە تەندروستی ترسناکیشی هەیە بەڵام عێراقیەکان هێشتا دەتوانن بەسەر ئەم پەتایەدا زاڵ بن بە مەرجێک بە وریاییەوە ڕێو شوێنە تەندروستیەکان پابند بن و خۆ دوور بگرن لە گردبوونەوەی بە کۆمەڵ و دەمامک ببەستن و دوورمەودایی کۆمەڵایەتی بەکاربهێنن کە بە باشترین شێواز دادەندرێت بۆ پێشگرتن لە تەشەنەکردنی ئەم پەتایە بۆ ناو کۆمەلگا لەسەر ئاستێکی فراواندا. هەواڵەکان تێکەڵن بەشێکی تێدا بوو کە باسمان لەوە کرد ڕێژەی توشبوون لە عێراق بەرز بۆتەوە و ڕێکخراوی تەندروستی جیهانیش هۆشیاری دەدا دەربارەی ئەم بەرزبوونەوەی و ڕێکخراوی تەندروستی جیهانی پێی وایە عێراقێکێکە لە وڵاتانەی کە زۆرترین ئەو خەڵکانی تێدایە کە تا ئێستا بڵاوبوونەوە ئەم ڤایرەسیان بە هەند وەرنەگرتووە. تا ئێستا پێیان وایە ئەم ڤایرەسە بە شێوەیەک لە شێوەکان هەندێک لەو خەڵکانی ناو عێراق پێیان وایە کە ئەم ڤایرەسە بوونی نییە هەندێکی کەشیان و پێیان وایە کە توش نابن بۆ ئێش هەروای لێدێ کە بەرەبەرە ژمارەی توشبووان بەردەوام لە هەڵکشانە بێت لە عێراق و هەروەها واشی لێبێت کە سێکتەری تەندروستی بە پزیشک و بە کارمەند و بەو کەسانی کە لە خزمەتگوزاری تەندروستی کار دەکەن چ لە کەرتی حکومی بێت چ لە تایبەت تووشی ئەم ڤایرەسە بن. باشترین بەڵگەشت بۆ توشبوونی ئەم پزیشکانە ئەوانەیە کە ڕۆژانە جۆمان لێ دەبێت کە بەداخەوە هەندێک لەوانی کە تووشیش دەبن کاریگەری دەبێت و بەشێکیشیان بەداخەوە لە عێراقدا کە ئێمە ڕۆژانە جۆمان لێ دەبێت گیانیان لەدەستداوە. بەڵام خۆشبەختانە ئێمە ئەمڕۆ لە ستۆدیۆ پزیشکێکمان لەگەڵا کە ئەویش دکتۆر شێروانە
بە خێرهاتنەوەی دەکەین پاش ئەوەی کە لە ماوەی سێ هەفتەی ڕابردوو تووشی پەتاکە بوو بەڵام خۆشبەختانە پەتایەکەی تێپەڕان و هەروها بە خێرهاتنی دکتۆر هەڤاڵیش دەکەین هیوای ساغ و سەلامەتی بۆ ئەویش و بۆ تەواوی کارمەندان و پزیشکانی تەندروستی دەکەین دکتۆر شێروان بەخێر بێتەوە خۆشبی سەلامەتبی زۆر سپاس دەکەم دکتۆر هەڤاڵ باشتر وایە باجارێ لەگەڵ دکتۆر شێروانە بۆ دەست پێ بکەین بزانین ئەم ڕحلەیە ئەم گەشتت لەگەڵ کۆڕۆنا چۆن بوو ئەگەر بکرێ یعنی وەکو ئەو خیبرەی کە پێشترێ هەبوو لە ڕووی زانستیەوە بەڵام وەکو عەرەبوتەنی ئیسئەل المجەرب ئێستا تۆ تووشی ڤایرەسەکە بووی خۆشبەختانە تێتپەڕان چۆن بوو لەگەڵ ئەو زانستەی کە پێشترێ خوێن بووتەوە لەسەری و ئەو زانیاریانە و دەربارەی نیشانەکان و وانە بە پاسەدانێکی ئەو بابەتە بکەین بەڵێ زۆر سپاس پێشەچی سوپاسی هەموو لایەنەکان دەکەم کەەوە لە ئەهواڵی منیان پرسیە کە بە هەزارانن لۆیە ناتوانم وەڵام یەکیان بدەمەوە دووەمیش ئەمن بڕوان بەشتەچی هەیە ئەوش ئەوەیە هەتا بە خۆت شتێکی تەجروبە نەکەی بە ناویدا نەڕۆی بەڕاستی باش لێ تێناگەی لە بۆ نمونەکە نەخۆشخاندایان گوت بێهێزین هیلاچین دەستمانژان دەکە پێسمان وایە بەڕاستی ئەمن لێم وەردەگرتم بەڵام کە خۆت لەنەو ئەوەی دەژی ئەوجا باش لێ تێدەگەێت ئەوەی ڕوویدا ئەوە بوو ئەمن هەفتەی پێش دەژن ناتوانم یانی برێم بەدڵنیاییەوە بەس ژمارەکە بەس زیات لە 100 کەیسی کۆڕۆنەم دیت ئەوانەی کە سەردانی منیان کردو بەداخەوە هەندێک چیان کە دەهات نەژوورێ دەمامکەکەیان دێنا خوارد ئەو دەستیان بە کۆخەی دەکرد کەوەی کرد یعنی بەڕاستی ئەو فەزایە ئەو جەوەی کە ناو ژوورەکەشە ینی پیس بیتن ئەمن ڕاستە خۆ دەستم پێ دەکرد بەڕشاندنی دژە ڤایرۆس بەڵام لەگە یەک لەگە دوو لەگە سێ ئەوە زۆر ینی لۆدی ڤایرۆسی زیاد دەکە ئەوەش کێشەی بەتەنها کێشەی من نیە کێشەی هەموو پزیشک و کارمەند تەندروستیە کەەوە کار دەکە لە نەخۆشخانەی چه ئەو تە حکومی بیت لە شوێنە تایبەتەکان بیتم ئەوە بوو کە ئەمن ڕۆژی پێنجشەم بەڕاستی هەستم بە نیشانەکان کردکەوە هەستم پێکردانی ڕۆژێک پێشدەژن کەەوە بێهێزم ئەو تەرکیزەی پێشانم نمایە داوام کرد لە شوێنێک بووم داوام کرد بگەڕێمەوە ماڵەوە لێە هاتمەوە ماڵەوە یەکەو سەر خۆم جیا کردەوە هەندێک لە شتانێکەوە هەستم پێکرد بەڕاستی کە لەوانەیە ئێستا بینەرانش سوودی لێوەرگن ئەوەیە یەکەم شت هەست بە هەندێک نیشانە دەکەی کە لە ژیانتدا یەکەم جارە ئەو نیشانانە توش بیتن وەکو بۆ نمونە یەکەمیان ئەمن کە ئەوی تەجربەی خۆم ئێستا باز دەکەم دەبیە دژی ڕۆناچی ناتەوێت هیچ ڕۆناچێک ببینی کەەوەش فۆتۆفۆبیا لە دوای لە سەر ساوەزانستەکانیش تەمەشام کردەوە هەیە لە 1990 بۆ زیاتریش توشبان هەیەە دووەم حەز دەکەی هیچ دەنگەکە جێرێ نەبیتن سێم حەز دەکەی لە شوێنێکی بی درێژ بی چکە ئەوەی هێز و توانابی لە لەشت نامێنێتن ئەوجە پاشان ئەوجە هەز بە گەرمایەکەی دەکەی بە تایەکەی دەکەی ئەم هەستی پێکرد تایەکەم لە زیادبووندا گەیشتە 39.5 ئەوجە لەرزە پاشان ئارەقەکردنەکەیە لە دوای کۆخەکەیە ئەمە هەمووی بەماوەی چەند ڕۆژ ئەم شتان ڕاتەبی خلالی چەند سعاتش ئەوانم هەموو توش بوو چەندی خایان چەندی خایان سێ ڕۆژی نزیکەی خایان بەس پاش ئەو سێ ڕۆژەی هەستم بە باشێکی کرد لە دوای وی دیتم دیسان تێکچیمەوە کە ویستم هەستمەوە کەمەک یعنی جوولەی بکەم پاشان بزەبت بۆ سێ شەو سێ ڕۆژ هیچ ئاگایەکم لە خۆمەوە ئێستا نازانم ئەو سێ شەو سێ ڕۆژەی چ ڕوویدایە کە دەکاتەوە ڕۆژی شەشەم هەفتەم ڕۆژ شەشەم هەفتەم هەستم پێکرد بەڵام زوو چێکی ئۆکسسیجینی خۆ ئەمن خۆم با بڵێن و دکتۆری برام کە ئەویش دەهات و بە ماسک و بە وچتانە خۆشم بە ماسکەوە ئەو با بڵێن دکتۆر لوقمانی برامانی کە باڵێن سەرپەرشتی چارە سەرکردنی منی دەکرد و بەخۆشم ئەو دێ پێم کرابایە پلەی گەرمام لە زیادبووم بوو لە دوای دابەزی ئۆکسسیجینم ئەلحەمدولیلە سوپاس بخوا لە 95 نهاتە خواری بۆی ئەمش ئەوە هاندانە گوولە بوو من دڵی خۆش کردم توانایە چکەی دامێکە مادام ئۆکسسیجین 95 زۆر باشە ئەوانە نەهاتە خوارێ بەڵام شەهیەت نامێت و هێڵن تام بۆنت مابوو تام بۆنم هەستی پێکرد ئەو سێ ڕۆژەی نەمابوو بەس بزەبت پاشوی هێواش گەڕاوە دکتۆر هەواڵ ئەو نیشانانەی دکتۆر شێروان هەبوو لە سەتا چەندی ئەو نەخۆشانەی کە تۆ بینیتە بەو شێوەیە هەرچەندە قسەیەکی شێوت و هەموو جارێ ئاماژەش پێکەی ئەڵێ کەم نەخۆش هەیە بەوەی تر بچێ یعنی تەنانەت ئەگەر هات و لەگەڵ سەرهەڵدانی نیشانەکانیش بێ پاش و پێشێکیان تێدا هەیە زۆرن ئەو شێوەی کە ئێستا وەکو دکتۆر شێروان باسی کرد کە خۆشبەختانە ئاوها چاک دەبنەوە و پێویستیان بە ئۆکسسیجین و ئەوانە نابێت بەشی زۆری نەخۆشەکان ئێستا لەوەز بێ ئەوجار بەشی زۆریان ئەو علاماتانیان تقریبا نارێم هەموو بەڵام تقریبا زۆربیان هەیە ئەو علاماتانەوە بزەبت ئەو هاتوون دیشە یان کەلوت باز دەکاتن لە نەخۆشخانە و بزەبت دەشی بینی کە داخل کردیا
هەست پێ دەکەی کە فعلن ئەو معناتانی هەیە ئەو مەشاکلانی هەموو هەیە بەشی زۆریان ئەوانیان هەیە بەڵام بەشی کەمیان لەوانێت دوو یان سێ نیشانی هەبیتن هەموو پێکەوە نەگریتن هەیە بیداتەکان لەوانێت بێهێزی بێتاقەتی ئازاری لەش هەیە کۆخە مەسەرەن تا یعنی هەیە سێ تا چار نیشانەی هەیە و هەشە بەشی زۆریان بەڕاستی ئەوانی نەخۆشخانە دابینم هەموو نیشانەکانیان هەیە ئەو نیشانانە بەڕاستی بەو شێوەی کە کاکتۆر باسی کرد بزەبت بۆ شێوەیە نەخۆشەکان ئیزعاج دەکاتن یعنی یەک لە نیشانەکان کە مەسەلەی سەرئێشە بە شێوەیەکە کە هەرچی علاجێکی دەدێ نەخۆشەکە ئیسفادە لێ ناکات یعنی هەرچی لۆ بەکاری دێنی ئیسفادە لێ ناکاتن مەسەلەی بێتاقەتیەکە علاج دەدێ مغەزی دەدێ مقویاتی دەدێ بەس بای ئەوەندی بتوانی خۆڕاگرێتین یعنی فعلا ئەو علاماتانە بەو شێوێتوندا لەو ئەوەی ئەو جارە وەز بە جارە بەڕاستی بەداخەوە بەشی زۆریان بەو شێوەیە علاماتەکانتوندا زۆر باشە دوای دێمە سەر دووبارە لەسەر شێوازێکی کۆمەڵی پرسیارمان هەیە یەک لەو پرسیارانمان هەڵگرتووە دەربارەی ئەوەی ئەوانی کە لە ماڵەوە چارەسەر وەردەگرن و لەگەڵ پێوانی نیسبە ئۆکسجینەکەم پێش بەرنامەش پرسیارێکم لە کردی کە ئایا کەسێک ئۆکسجینی طبیعی بێ و ئاسایی بێ ئەگەری ئەوەی هەیە خوا نەخواستە لە پڕمەترسی بێتە سەر ژیانی بۆیە لەسەر ئەو پرسیارە دەمێنین بەڵام دکتۆر شێروان مابینە سەر مۆزوعێک بەڕاستی لەم ڕۆژانە خەڵک زۆر باسی لێوە دەکات خەڵکێک هەیە بە فەخرەوە باسی لێ دەکات خەڵکێک هەیە خەفەت دەخوا دەڵێ زانی ئەوانە دەرچوو ئەوان باشترن خەڵکێکی کەش هەیە ئێشتا چاوەڕێی لێ کە ئەوها وەڵامێکی زانستی لە بەرنمەیەکی واوەگوێ لێبێ پرسیار ئەوەیە وەکو ئێستاش دەبینین لەسەر شاشەکە دەڵێ ئایا جگەرە کێش تووشی کۆڕۆنا دەبێت دوو جەنتڵمانن یەکیان بە پێوەستاوی چەند دانیشتووە هەردووشیان جگەرەیان بەدەستەوەیە ئاماژە بۆ کراوە کە خەڵکێک هەیە باسی لێوە دەکات تەرویجی پێ دەکات دەڵێ جگەرە کێش توش نابن هەندێکی تریش دەڵێن وەکوتم بەداخەوە بۆ دەمانوێت ئێستا بزانین ڕای زانست چیە لەسەر ئەم قسەیە ئایا فعلەن ئەم شتێ وایە لە سەرەتای هاتنی کۆڕۆنە کۆڤید 19 هەندێک با بڵێن بیرۆکە و هەندێک داتا بڵاو کراوە کەوا جێ گومان بوو ینی جێ پرسیار بوو ئەوش ئەوەیە یەک لەسەر چ پشتیان بەس گوتیان ئەو نیکۆتینەی لەناو جگەرە هەیە کاریگەری دەبی لەسەر وەرگرەکانی ڤایرۆسی ڕسێپتەرەکان ئەیستو لەناو سیەکان بە شێوەیەک کەەوە دەکاتن ئەو ڤایرۆسە ئەو توانایی نەبیتن بەو ڕسێپتەرانەوە بنووسێتن بەو وەرگرانەوە بنووسێت و دەست بەکارەکەی بکاتن ئەوە یەک دووش گوتیان ئەوانەی جگەرە چێشن بۆ ماوەکی زۆرێک لە میکانیزمەک ڕوویدایە لەناو لەشیان کەوە خۆیان ڕابینن لێڕاهاتنێک لەسەر کەمی ئۆکسزیینی بەچێ بە زیادکردنی ژمارەی خۆرۆکەی خوێنی سوور و هەروەها زیادکردنی ڕێژەی هیمۆگلۆبینیش بۆی ئەوانە پارێزراون بەڵام بە نیشانەی پرسیار و بە نیشانەی ئەمە یەکەم لێکدانەوە بوو ئەو لە سەرتا وایە یەکەم لێکدانەوە بەڵام بۆ لەبەرچی لەبەر عەدەدیان کەم بوو ئەوانی کە جگەرەی کەدایان دیت با بڵێن ڕێژەکان وەردەگردیان دیت ئەوانە کەمتر توش بووینە یا نیشانیان لاوااسترە کەمترە بەڵام هێشتا ژمارەکان زۆر نەبوو ئەمە نابی لەش بە ژمارەی کەم و بە ژمارە سەرەتاییەکان هیچ زانستێکی پزیشکی لەسەر عەدەدی کەم قسە ناکە لە ژمارە کەم و ئەنجامە بەراییەکان کە ینی نابی لە پشتبەوەی ببەستین بەڵام پاشان ڕێکخراوی تەندروستی جیهانی هەروەها چەندین توێژینەوەی کرد کە لەولا باڵی مەسم لە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا مەخسەرمەیە لە چین و لە ئەوروپا و لە ئەمریکا کە گوتیان چییە ئەوەڵەن بە پێچەوانەوە ئەوانە یەک ئەگە توش بن زیاتر ئەگەری توشببوونیان بە نیمۆنیا بە هەوکردنی توندی سیەکانە کە ئەوە کێشەیمەیە ئێستاکە خۆگەر ئەمن و کە بەخۆم توش بووم بگەشت باسیەکان ئۆکسیم کەم باە بەڕاستی ئێستا نەدەگەشتمە لەوانەیە بەها بە ئاسانی بگەڕێمەوە سەر چابوونەوەکەی کە دکتۆریش کە بەردەوام ینی سەرپەرشتیان دەکات دەزانێتن ئەوانەی کە جگەرە چێشتن زیاتر ئەگەری توشببوونیان هەیە یەک بەو هەوکردنی توندی سیەکان دووش پەردەک هەیە ئەو پەردەم پێدەن ڕسفایەتر مێبرێن پەردەی هەناسەدان نێوان ئەو شوێنێک کە ئۆکسزیین و دووەم ئۆکسید کاربۆین لێ تێدا سێکسەکان ئەلڤۆلەسکە لەگەر ئەو برێن لورکەکانی مولورکەکانی خوێن لێرە ئەو گۆڕان ئەو تەبادل غازی برێن ئەو ئۆکسزیینی وەردەگری و دووەم ئۆکسید کاربۆینداتێ ئەو پەردەیە چەندی تەنگبی بە ئاسانتر گازە پیسەکان دەدەی ئۆکسزیینی وەردەگری لە جگەرە کێشەکان ئەو پەردە ئەستور دەبی یعنی بەرەمەودا زیاد دەبی بۆی ئەوان کێشیان هەیە لە ئۆکسزیینیش بۆیە
کەس دڵی خۆی بەوەی خۆش نەکبرێ ئەم جگەرە چێشم یەک توش نابم دوو بە سوچ توش دەبم بە پێچەوانەوە ئێستا داتاکانی ئێستا کە لە چەند هزار کەسە چکرایە کە ئەو ڕۆژ دیسان ئەمن دووبارە تەمەشام کردەوە ڕۆژەکانی دیش تەمەشای ئەو داتان دەکەم دەرێ یەک توش دەبن جگەرە چێش و بە توندیش ئەوە داتاکانە ئەوەی بە چاوی خۆشمان لە واقع بە خۆمان نەخۆشمان دیتیەوە پشکیلمان لۆ کردیە وەڵا وەزئی تەندروستی زۆر خراپ بووە دیتیتم ئۆکسسیژنی 80 بووە 82 بووە 62 بووە لەوانەیە کاگتۆریش لەگە من ینی متفق بلەس ئەوە زۆر باشە کەواتە ئەمە توش دەبن و ئەو دەبن خۆی سەرهەڵدانی پرسیارەکە و گومانەکە لەوانەیە لە شتێکی وەکو بڵین ڕێکەوتێکی وابوو بێ یان لەوانەشە کەسی جگەرەکێش با بڵین بەو شێوازە نەبوو بە یەکسەر بەرە ڕووی خستەخانەکان ڕابکە و شتێک لەم بینەیە هەبووە بەڵام ئەوەی کە زانستەیڵێ تەنانەت ئەگەر هاتوو وەکو ئەوە بێ کە ئیدعاش دەکرێت بە هیچ شێوەیەک ڕێکخراوی تەندروستی جیهانی و پزیشکان و حتا ئەوانەی کە لە بواری کۆڕۆناش ئیشەکەن دڵنیام 100% ناتوانێت ئێستا لەم بڕیارەدا لەسەر ئەو بابەتە بەڵام بە شێوەیەکی گشتی زانیێرەکانی تو زۆر باش بوو لەسەر ئەو مەوزوعش هەر پرسیار لە یەکەم وەکو ئەکسپیرێنسی خۆ لە ناو نەخۆشخانەکان بەڵام یەکەم جار دەچمە پێش ئەوەی لەسەر ئەو مەوزوع ئەوکەین دەچینە سوید و بە تایبەتی لە کریستیانستاد بەڕێز دکتۆر قسمەت حاجی میرخان کە ئەو خۆی پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و هەناوە بەڵام وەکو هەر پزیشکێکی کوردی دانیشتووی ئەوروپا بەردەوام خوێنەرە بەردەوام لە خەمی هاوڵاتیانی کوردستاندایە و هەمیشە بەو زانیاریانەی خۆی کە لە سۆشەڵ میدیا و لە چاوپێکەوتنەکانی دەری دەخە کە حەزی لێ نوێترین زانیاریەکان بگاتە هاوڵاتیانی خۆمان دکتۆر جان ئێوارە باش زۆر سپاسکە کە دکتۆر هەستوێ ڕێسلاوم بۆ جەنابت و میوانە بەڕێزەکان دکتۆر شێوان و دکتۆر هەواڵ سلااو بۆ هەموو خەڵکی کوردستان وێداوارم هەمووتان پارێزراوە بن دوور بن لە ئێش و بەڵان زۆر سپاس دکتۆرجان پێشەوەی جەنابت وەرگرین لەگەڵ دکتۆر شێوان باسمان لەوە دەکرد کە ئێستا هەندێک دەنگۆ هەیە دەڵێ وڵا کەسانی جگەرەکێش تووشی کۆڕۆنا نابن هەرچەندە پرسیارە ئەساسیەکەی من بۆ جەنابەت ئەوە نییە پرسیارە ئەساسیەکەم ئەوەیە دەڵێم ئێستا وەزعی سوید و چۆنیەتی مامەڵەکردنی تەندروستی سوید لەگەڵ کۆڕۆنا چۆنە پاشان لەسەر ڤاکسینیش قسە دەکەین بەڵام ئەگەر ڕێیەک و تێبینێک شتەوێ لەسەر مۆزوعی جگەرەکە و ئەنجە دوایی باسی سوید مامەوەکەی مەمنونەبین بەڕاستی ئەوە هەڵەیەکی زۆر کوشندەیە کە خەڵکێکی وەکو بڵێن نابەرپرسیار ئەو هەواڵانە بڵاوەکەنەوە ڕێکلام بۆ جگارە کێشانەکەن بە هیچ شێوەیە ئەسڵ و ئەساسی نییە هیچ مەمانعاتێکی نییە یارمەتی ناکە بە پێچەوانە زۆر هەروکو دکتۆر هەواڵیش ئیشارەی پێدا ئەنی بە هیچ شێوەیەک هیچ سوودێکی نییە جگە لە زەرەر و زیانێکی ئەوانەیە کە لە سوید مردوون بەڕاستی بەشێکی زۆری هەرە زۆریان هەموو ئەوانە جگارکێش بن بەڕاستی کە تووشی نەخۆشی ئەوەکو بڵێنێنی ڕەبوو وەکو بڵێن نەخۆشی ئەو ئۆبسترکتیڤ لینگ دیزیز ئەوانە بووینە بەڕاستی هیچ سوودێکی نییە دەست خۆش بێ پلانی سوید لە سەرەتاوە جیاواز بوو کاک دکتۆر ئێستا وەزعی سوید لە چه حاڵێکدا وەزعی چۆنە پلانیان چییە نەخۆشیەکە بارودۆخەکەی چیە لە سوید چکە خۆتە زانی ژمارەیەکی زۆری کوردستانیان لە وڵاتە ژیان بەسەر دەبن هەر پێمان خۆشە لە ئەحواڵی وانیش بپرسین زۆر سپاس بۆ پرسیارە وەڵی سوید هەر لەسەر ئەوەی بریارەکەی خۆی بەردەوامە زۆر ئیمانی بە مقاومەی بە کۆمەڵ هەیە کە زۆربەی خەڵک تا ڕادێک توش بێ ئەو جامەمانە وەربێت وەکو ڤاکسینێکی لێدە هەر لەسەر و سیاسەتە بەردەوامە بەڵام ئاستی ڕۆشنبیری تەندروستی خەڵکی سوید لە ئاستێکی زۆر بەرزدایە خەڵک بەڕاستی زۆر تەعاملێکی جوان لەگەڵ ئەو پەتایە کە خەڵک لە کۆڕ و کۆبوونەوە کۆب نابێتەوە هەموو سمیناری گەورە و گرانوانە نەماوە حەفلە و ئاهەنگشتیوانە ماوە خەڵکی بە تەمەەن بە تایبەتی لە شوێنی خۆیان لە ژوورێکی بە تەنیا ژین یارمەتیان زۆر بە شێوەیەکی زۆر زانستیانە پێشکەش ئەکرێ لە خواردن و جلوبەرگ و ئەو جۆرەشتانە جگەلەوە لە شوێنە گشتیەکان خەڵک نزیکێک نابێتەوە لە بۆ نمونە لە ناو ئاسانسۆر هێرگیز سێ کەس زیاتر ناتوانن بڕۆ ناو ئاسانسۆرێکی کچکە یان ئەگەر بڵێم لە هەموو مۆڵەکان و دوکان و ئەوەی گەورەی بێ کە خەڵکێکی زۆری بێ لەسەر عرض هەموو ئیشارە دراوە کە خەڵک ئەوەندە زیاتر نابێت لە یەکتر نزیک بێتەوانی خەڵک نزیکی دەم و چاو یەکتری نابێ بەڕاستی ئەوەی کە هەڵامەت و شتیوای دەرناچێ ئەوانە بەڕاستی بەردەوام بوو لە سوید و تا ئێستا ئەگە بەراورد بکەین لە سوید
لەگەڵ کوردستان تقریبا لە سوید 85411 حالەت تۆمار کراوە لەوانە 49471 کەسی ئافرەت بوون 35940 کەسی پیا بوون ئەوەنێکی پێویستیان بە چاودێری چڕ هەبووە نزیکەی وەکو بڵێن 692 کەسی ژن بوون 1861 پیا بوون لە کۆی ئەوانێکە لە سوید مردوون 5802 کەسە لەمانە 2625 کەس ژنن 3177 کەسیش پیاون ئەگەر لەگە کوردستان مقارنە بکەین ژمارەکە ئەگە بڵێن سوید 10 میلیۆنە کوردستانیش 5 میلیۆنە ڕێژەی مردن لە کوردستان زۆر کەمە نسبەت بەوە تاوەستەی کە بە پێ و زانیارێکە من هەمە 825 کەس وایزەگیانە لە دەستداوە لە کوردستان ئەو کەسانی کە توش بوون لە کوردستان 22731 کەسە نسبەتەن بە سوید ئەگە مقارنە بکەین زۆر کەمترە ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەو ڕێنمای باشانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە 14 دەستی پێکرد و ئەو ڕێنمایە تەندروستیانە بە شێوەیەکی گشتی بەربڵاو لەسەر خەڵکی کوردستان تەطبیق کرا ئەمە سوودێکی یەکجار زۆری هەبوو بۆ خەڵکی کوردستان کە ئێمە کاتمان بەدەست بمێنێتە بۆ کوردستان بۆ ئەوەی کە کەمترین ڕێژەمان هەبێ زیاترین خەڵک بپارێزین کەمترین خەڵک پێویستیان بە چاودێری چڕ هەبێ بە ڤێنتیلاتۆر هەبێ بۆی کە لە داهاتوویەکی نزیکیش بە ئومیدی ئەوەین کە وەکو بڵێن ڤاکسەن و دەرمانی پێویست بۆ چارەسەری نەخۆشی کۆرۆنا بێتە دکتۆر جان دەستەکانە خۆش بێ بەراوردێکی زۆر جوان و زانستی و ڕێکوپێک بوو و ئەوەی کە سەرنجیشی ڕاکێشام دڵنیام سەرنجی دکتۆر هەڤاڵ و دکتۆر شێروانیشی ڕاکێشاوە کە باس لەوە کرد خەڵکی ئەو وڵاتە سەرڕای ئەوەی کە حکوومەتەکەی هیچ شێوازێکی توندی بەرامبەر ئەم ڤایرەسە لە بیدایەتەوە و سوید بۆ مەشهورە و تەنانەت ئێستا بەشێک لە وڵاتانی ئۆروپی حاضر نین هاتوچۆی فڕۆکەوانی و ئاڵوگۆڕی گەشتیاری هێشتا لەگەڵ سویدا بکەنەوە لەبەرەوەی سوید لە سەرەتا وەکو جەناب ئاماژەت پێگەوتی منەمەوێ خەڵکێکی زۆر توش بێ ئەوەی بەرگە بگرێ بابمێنێتەوە ئەوەی بەرگە ناگرێ خوای لەگەڵ بەڵام تەرکیزی قسەکانی جەنابەت لەسەر ئەوە بوو کە خەڵک خۆی پابندە بەوەی کە سێ کەس نابێ بە یەکجار بچێتە ناو ئەسانسۆر و بەرزکەرەوە ئایا خۆ چاودێریکردنی ئەسانسۆر و بەرزکەرەوەیەک یان ئەوەی کە لەسەر ئەرزی مۆڵێک هەیە خۆ ئەمە لەلایەن کەسانی ئەمنی و دارودەستی حکوومەتەوە چاودێری ناکرێن ئەگەر هاتوو ئەو سەقافەت و ڕۆشنبیریە تاکەکەی خۆی لە ناو کۆمەلگاکەی خۆی نیکە کە ئێمە بەداخەوە بەشێکیشمان هەیە هێشتا پابند نین بەڵام وەکو ئاماژە و بەراوردەکەی تۆ پێمانەڵێ کە ئێمە هێشتا زۆر باشترین لە سوید پێدوانیە ئەمەش هێشت دەمانوێت پێویستمان پێ بگەین ئەو مەرحەلەیە لە هەستکردن بە بەرسیارەتی بۆی ئێمەش ئەم پەتایە لە ناو بین بێگومان زانیاری ڕۆشنبیری تەندروستی زۆر پێویستە بۆ خەڵک ینی خەڵکی سوید لە کۆنەوەی خەڵکێکی پاک و خاوێن بەڕاستیانی بەڵام کەس چاودێریت ناکە بەڵام خودی خەڵکەکە بای ئەوەندە ڕۆشنبیریانەیە کە دوو کەسێکە زیاتر نەڕۆنە ناو ئاسانسۆرێکەوەانی یان نەڕۆنە ژێر کەپوی یەکتری و نزیک نەبنەوە لە یەکتری تووشی کێشەی ئەوە بنانی خەڵک ئاهەنگ و مەسەلەن ئێستا بڵێم دیسکۆ و ئاهەنگی گەورە شتیوا لە وڵاتە نەماوە بە پێچەوانەی وڵاتی ئێمە خەڵک مەسەلەن دەبینی حەفلەی زەواجیان کرد عید جەژنی قوربان بوو ئەوەندە خەڵکە وەکو بڵێن تێکەڵاو یەکتر بوون سەردانی بەبێ گوێدانە ڕێنمایەکان خەڵکێکی زۆر توش بوو لەم دوایە ناکرێت و حەفلە و ئاهەنگ و مناسباتی گەورە بکەی غەڵەتە تو ئینسان تعزیەی بەو گەورە و گرانیە بە هەزاران خەڵک بەشدار بێ تعزیە بەشدار بێنی خەڵکی سوید لە وڵاتە بەڕاستی شتیوانەکەن ئێکە کەمرێنی کەمترین نزیکترین کەسی ئەو کەسە ئامادە دەبن دوای بیرۆی شارنەوەی مەیتەکانە خەڵک بەڕەشەوەیەکی ئەوان مەسئولیت هەڵەگرن ئەیشارنەوە کەمترین خەڵک بەشداری تعزیە و شتیوا بێ وەکو لای خۆمانیە بۆ نازانم بۆ ئەبێ ئینسان ئەو هەموو ئەوەیە بکە مەسان خەڵک دێ گوێم لێ بۆ لە چەندین شوێن پێشانی شوا بووە زۆر جار ڕەخنەشم گرتووە بۆ تعزیەک دەبینی 500-600 کیلومتر خەڵک ئەڕوا لە ڕێگاز تووشی حادثە من 4-5 کەسی تریش لە ڕێگا تووشی حادثی سیارە بنان بەڕاستیەوە پێویست ناکە ئینسان یەکتری خۆش بێ بە تەلەفۆنێکیش کافیە بەنامە کورتەنامەیەکیش کافیە بەڕاستیانی بۆ خۆمانەوە بپارێزین بەڕاستی دکتۆر جان زۆر سپاس دەمەیە بێمە سەر بابەتێکی تری گرنگ حەزم لێ بوو پێکەوە گوێمان لە نوێترین زانیاری هەبێت دەربارەی و بشزانین لە ناو کۆمەلگای لە ناو مەحفەلی زانستی ئەوروپی دەربارەی ڤاکسین چ دەڵێن ڤاکسین ئێستا بۆتە خاڵێک کە هەموو مرۆڤایەتی چاوی تێبڕیوە و خەڵکانێکی زۆریش لە وڵاتی خۆمان بە یانی دەتوانین بڵین هەمومان چاوەڕێی هەواڵێکی ڕاست و دروستین دەربارەی ئەم ڤاکسینە رووسیا پێش هەفتەیەک پێش 10 ڕۆژ
وتی من حازرم بەڵام ئەوەی کە ئێستا دەیبینین یعنی لە واقع شتێکی وا بەرچاو نییە. چی زانیاری نوێ هەیە لەسەر ڤاکسین بە تەسەوری تۆ کێ دەتوانێت یەکەم کەس ئەم کەس بێت کە ئەم ڤاکسینە دروست بکە؟ بڵێ زۆر سپاس بۆم پرسیارە بەپێی راپۆرتەکانی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی لە حالی حاضر 165 جۆری ڤاکسن ئێستا تاقی دەکرێنەوە 30 دانە لە ئەوانە لەسەر لەسەر مرۆڤ یعنی تاقی دەکرێنەوە بەڵام لە هەمووی نزیکتر کە نزیک بێت لەوەی کە بەرهەمێک هەبێ سوودێکی هەبی بۆ بە زووترین بە خێراترین کات ئەو ڤاکسینە بەرهەم بنێ 3 ڤاکسنی ئەوەنە کە ئێستا دەمەوێت باسی بکەم بەڕاستی یەکێک ئەوە لە 11 هەروەکو ئاگادارم پوتین و بەتایبەتیش وەزیری تەندروستی رووسیا میخائیل موراشکە ئەعلامی کرد کە ئەوان یەکەمین ڤاکسنیان وەکو بەرهەمێنەوە سەبتیان کردووە بە پێی ئەوە ئیجازەیان پێدراوە کە بەکاری بێنن ینی ڕەسەبت کراوە ڕسمیانی على ئەساس ئێستا ڤاکسین هەیە لە ئەوان بەتەمانە لە مانگی نۆ دەست بکەن سەرەتا لە وەزارەتی کە پرسۆنالی وەزارەتی تەندروستی خەڵک ڤاکسن بکەن پاشان لە وەزارەت لە کەرتی پەروەردە 20 وڵات عقدیان لەگەڵ رووسیا گرێدراوە کە بەتەمانە نزیکە 1 میلیارد ڤاکسن بەرهەم بێنن بەڵام ڕخنێکی زۆر لە ڤاکسن ئاگرێ ڕاستی چونکە ژمارەی زۆر کەم بەشداری ئەوە بوونە جگەلەوە وەزیری تەندروستی ئەلمانیا کە ڕخنێکی زۆر توندی لە رووسیا گرت سپان ئەو ڕخنەی گرت کە رووسیا کەمترین زانیاری لەبارەی ئەم ڤاکسنەدا لە رووسیا خەڵکێکی زۆر بەپێی ئامارەکانی رووسیا خەڵکێکی زۆر تووشی ئەم نەخۆشە نەبوون خێرە بەو زووە ئەو ڤاکسنە زوو هاتە ئەنی وەکو بڵێن سەبتکردن و ئیجازەی پێدرا کە بەکاربێنێ جگەلەوە ئەو ڤاکسنە بەڕاستی ژمارەی کەم ئەنی بەپێی ئەو زانیاری کە منەمە ژمارەی زۆر کەم لەسەر ژمارەی زۆر کەم تاقیکراوەتە مەرحلەیەکی دەرباز کردووە بەڵام مەرحلەی دومی ئەسەن هەر دەرباز نەکردو هەر لە ئێستاوە قبولیان کردووە کە ڤاکسنەکە بەرهەم بێنن کەواتە ینی گومان هەیە لەسەری گومانێکی زۆر زۆر گەورە هەیە بەڕاستی لەسەر ئەم ڤاکسنە چونکە بە هیچ شێوەیەک داخلی مەرحلەی فاز سێ یعنی مەرحلەی سێم نەبووە ڤاکسنی تریش بەڵام ڤاکسنی پوتینە بڵێم ئەوانە ناوی لێ بنێم ئەوها ڤاکسنی سپوتنیک وی پێڵێن ڤاکسنی پوتین بە من بناوی دەنێم ئەڵە کچەکەی خۆشی بەشدار بووە لەکێک لە ئەوانە بۆ کە تاقی لەسەر کراوەتەوە ئەو خۆی دەڵێ کچەکەم بەشدار بووە نیە ینی هیچ شتێکی ڤیددیۆیی یان ڕۆژنامە نووسی پشتڕاستی ئەم قسەی نەکردێتەوە نەخێر ناوەڵام ئەو ڤاکسینەکەی پۆتین بەم شێوەیە بوو ڤاکسینی چێ بینە سەر ڤاکسینی ترامپیان مێرکڵ بینە ڤاکسینی سەر ڤاکسینی ئەمریکا mRNA 1273 پێڵێن ڤاکسینی ئەمریکایە کە لەسەر 30,000 کەسی وەکو بڵێن خۆ باش تاقی دەکرێتەوە ئێستا ترامپ زۆر ڕکلامێکی گەورەکە کە ئەڵێ پێش هەڵبژاردنەکانی ئەمریکا بێ ئەو ڤاکسنە بەرهەم دێنین ئەو خودی ترامپ بەشێکی زۆری سەرمایە خۆی و سەرمایە دۆستان و برادرانی خۆی و بەشێکی زۆری سەرمایە حکوومەتی ئەمریکاشی بەکارهێنەوە بۆ ئەوە کە بگاتە نەتیجە و ئەو ڤاکسنە پێش هەڵبژاردنەکانی ئەمریکا ئەوە بینێت کە ببێتە ڕکلامێک بۆ دەرچوونی خۆی لە حقیقەت ڕخنەیەکی زۆری لێدەگیرێ هەم لەسەر ئاستی ئەمریکا خودی ئەمریکا کە ئەوە ئەسڵەن شتێکی غیری محاڵە کە لە ئەمریکا بتوانێت ئەو سێ مەرحلەی کە باسم کرد دەرباز بکە پێی بسپۆرانی ئەمریکا لە زووترین کاتی کە ممکنە ئەمریکا بتوانێت ئەو ڤاکسنە بەکاربێت لە نیوە یەکەمی ساڵی 2021 ینی ئەوانیش جارێ دوورن لە دەرچوونی ڤاکسینەکەیانەوە بەڵێ لە هەمووی دڵخۆشکارتر بەڕای من ڤاکسنی وەکولن AZD 1222 ئۆکسفۆردە کە بە هاوکاری کۆمپانیای سویدی بریتانی ئاسترازێنێکە بەرهەم دەهێنرێت زۆر دڵخۆشکەرە داخلی مەرحلەی سێ بووە و پێشبینی دەکرێت تا مانگی دانی و پێش سەری ساڵ ئەم ڤاکسنە دروست ببێت دکتۆر گیان مەبەست لە قۆناغی سێم ئەمە ئەگەر بکەمە ینی پرسیاری ئەخیر بۆ جنابەت قۆناغی سێم مەسەرەن هاوڵاتیەکی سەبە پرسێ بڵێ قۆناغی سێمی ڤاکسین چی قۆناغەکانی تری چی بووە لەبەر چی قۆناغی سێم زۆر مهمە لە دەربەرهێنانی ڤاکسینە قۆناغی سێم زۆر مهمە لەبەرەوەی ژمارەی یەکجار زۆر بە دەیان هەزار بە سەدان هەزار کەس لەسەر هەدان هەزار کەسە بە تاقی بکرێتەوە بەلای کەمەوانی زۆر زۆر گرنگە ئەم مەرحەلەیانی کە جێگای ئەبێت جێگای متمانە بێتن کە ئەم ڤاکسنە زەرەری نییە و سوودێکی باشەیە و درێژخایەنیشە ئەو ڤاکسنی رووسیا کە بەپێی وەزیری تەندروستی رووسیا کە ئەڵەیە 2 ساڵ دەخایێنێ ڤاکسنەکەی ئۆکسفۆرد ینی تا ئێستا بەدروستی نازانم بەڵام زۆر ئەڵەن دڵخۆشکەرە ئەوەیە جگەلەوە ئێستا لە ئێستاوە
کۆمیسیۆنی تەندروستی اتحادیە ئەوروپی ئێو عقدی لەگەڵ کۆمپانیای ئەسترازینەکە بەستووە بۆ هەر کە بە زووترین کات کە ئەوە قبول کرا مرحلەی سێمی تەواو کرد لە یەکەم مرحلە 300 ملیۆن جرعە بەرهەم دێنێ لە مرحلەی دووەمیش 100 ملیۆن جگەلەوە 4 وڵاتی ئیتالیا فەرانسا هۆڵندا و ئەڵمانیا عقدێکی جیاوازیان لەگەڵ ئەسترازینەکە بەستووە بۆ بەرهەمێنانی 400 ملیۆن ئەو ڤاکسنە 400 ملیۆن لەو ڤاکسنە کە جگەلەوەش یابانیش عقدی گرێداوە بەستووە لەگەڵ ئەسترازینەکە بۆ بەرهەمێنانی 120 ملیۆن جرعە ئەمریکای لاتین ئارژانتین و مەکسیک بۆ 150 ملیۆن کەس عقدیان بەستووانی وڵاتانی ئەوروپا هەوڵدەن یارمەتی وڵاتە هەژارەکانش بکەن کە بەپێی ئەو زانێرێکە من هەمە بە تەمانە 150 ملیۆن ڤاکسن بدەن بە وڵاتانی هەژارەوانە بۆ ئێمەی کوردستانیش زۆر گرنگە بەڕای من نامە ڕێکلامی بکەم لە داهاتوو زانست و لێکۆڵینەکان پێ ئیسپاتێکن کامیان باشترە پێم باشە زۆر بەڕاستی کوردستان ئەنی دەست چاوی لەو ڤاکسنەی ئۆکسفۆرد بێ دی 1227 کە لە ئەسترازینەکە بەرهەم دەهێنرێت ینی پێم باشە ینی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە توانای بخۆی ئامادە بکە بۆ ئەو ڤاکسنە کە تیمی کوتان تیمی ڤاکسن ئامادە بکەن بۆی کە بە زووترین کات کە ڤاکسنەکە هات ئەو ڤاکسنە بکرێن لە کوردستان بەکاری بێنن پێم باشە ئەوەلجار برا پێشمەرگەکان اینجا خانەوەدەی شەهیدان اینجا کەرتی تەندروستی اینجا کەرتی پەروەردە بەکارێن تیمەکان ئامادە بکرێن بەوە چونکە بەڕاستیت بەوەی کە درەنگ نەبێ ڤاکسنەکە نەخۆشیەکە زۆر بەڕاستی ئەمە ئەو پەیامی جەنابەت دەگەێنین لێرۆ یعنی ئەمە حەسەب ئەوانە بێ ئیشەڵڵا وەکو ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد لە ناوڕاستی مانجیدە و بە دواوە با بڵێن چاومان لەوە بێ کە هەواڵی خۆش لە ئۆکسفۆرد و لە ئەسترازێنیکا و ئەوانەوە بێت دکتۆر قسمەت حاجی میرخان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و هەناو یەک دنیا مەمنون بۆ ئەو زانیاریانی کە لە سویدەوە بە ئێمە گەیاند ئینشاڵڵا ئەگەر ڤاکسینەکە دەرچوو هەر دەبێت خۆت خەبەرە خۆشەکەمان بە هەمان شێوە بە هەمان شێواز پێ بڵیتەوە و تا ئەو کاتەش هەر سەلامەت بن ئینشاڵڵا هەر لە خۆشییا بن زۆر سپاس زۆر سپاسانەکەم بۆ چۆتەکردنە زۆر منون بەخێر با لە جیهانی ڤاکسین وەکو ئەوی کە ئاماژە پێکرا هەوڵەکان بەردەوامن هەمیشە من لە ئەسنای بەرنامەکەیە کە باز دەکەین دەڵێن ئێمە دەزانین وڵاتە گرنگەکان وڵاتە گەورەکان خەریکن ئەو ئیشی ئەوانە و ئێمەش چاوەڕێەکەین کە دەرچوو بەکاری بێنین و لە ڕێگای حکوومەتەوە و لە ڕێگای ئەو ستاندەرانی کە دانرایەوە و هیوادارین لایانی بەرپرسیش کە بە هەمان شێوە ئامادەکاری خۆی بکەن بەڵام بابینەوە سەر واقعی حاڵەکە چونکە ڤاکسین جارێ شتێکە لەناو ئەگەر بڵین لەناو فڕنە لەناو مەنجەڵە لەناو کوردەواری کە دەڵێ لۆدینگ یان کە دەوا خەریکی کوڵاندن و ئامادەکردنە با ئێمە بینە سەر واقع حاڵی ئێستامان دکتۆر هەڤاڵ ئێمە ئێستا خەڵکانێکی زۆرمان هەیە لە ماڵەوە تووشی کۆرۆنا بوون و لە ماڵەوە چارەسەر وەرەگرن گرنگترین ینی مەسەرەن چارەسەری کۆرۆنا لە ماڵەوە ئەگەر ئەستا ئەوە لەسەر ئەو سکرینە پیشاندراوە کەسێکە خاتونێکە تووشی کۆرۆنا بووە کەسێکی تر گرنگی پێدەدا و لە ماڵەوەیە هاوڵی نەخۆش لە ماڵەوە چۆن مامەڵە بکە پرسیار ئەوەیە ئەندێک کەسیش گوێمان لێ بۆ دەڵێ کۆنتاکتی زۆر نزیک و ئەوەش هەبووە خۆشببختانە لەخوا بەزیابێ کەس توش نەبووە بەڵام ئایا ئەمە لە هەموو حاڵەتەکان وایە یان کەسێک کە ئاگای لە کەسێکی توش بووە ئۆکۆی کە تۆ دکتۆر لوقمان هاتووە و ئاگای لێم بووە و حتمما ماسک و دەستکێش و ئەوەی خۆی پێشینە چۆن مامەڵە بکات لەگەڵ نەخۆشەکەیە وکەی وا قۆڵی بگرێ و بهێنێ بۆ خستخانە خۆنەخواستەگەر حاڵەتەکەی بڵێ پێشوێ جوابی ئەو پرسیار بدەمەوە لەسەر مۆزوعی جگەرەکەی ئەگەر بەڕاستی تۆ حاڵەتەکان زۆر بینیەوە هەر حەزم لێ داتای ئێرەش ببین لەناو نەخۆشخانە بەڕاستی نەخۆش زۆرەکە ئەوانی جگەر چێشن توش بووینە و چەندی نەخۆش هەبووە جای نەدەستدایە یعنی ئەوی کە باز دەکرێتن ئەمەکو داتا لام نییە بەڕاستی لەبەرەوە پێشتری باسم کردیا لە ڕووی لێکۆڵینەوە بەداخەوە ئەمە لە هەرێمی کوردستان زۆر خراپ بوون نازانم هۆکارەکەت بوو داتای ینی لێکۆڵینەوە پزیشتی زۆر کەمان هەبوو داتامە زۆر خراپ بوو بەڵام ئەوەی کە ئەوەندێکی ئەم دەیبین بەڕاستی جگەری چێش هەبوو بەڵێ هەبووە و هەبوو جیای لەدەستدا بڵێ و هەشە ئێستاش لە حالەتی زۆر توندایە ئیتر نازانم ژمارەکە چەندە ئیوان کەمترێ لە خەڵکیشتر تۆ خۆت شخصیان جیاوازێکی واد نبینی کە شایانی ئەوە بێ ئێستا زۆر باش ڕۆشە بووە پسەن تورمان کردی یەک لەوانە دوێنێ کە تووری نەخۆشەکانمان دەکرد و بکەم دەوری لەگەرم بوون ئەو نەخۆشانێک کە دیتمان هەر بان قەس دەمان پرسی ئەوانێک کە
حالەتیان خراپ بوو جگەری چێشن جگەری چێش نەبوون ئەوەی دوێنێ بەڵام لە ئەو ڕەهەم بوو جگەری چێش بوو و لەوانەیە ڕۆژێک دوو ڕۆژ تووری بکەیت لە قاوشەکەی کەسیوانە یان لەوانەیە تۆ لە ڕزگاری ئەو تورت کرد لەوانەیە ئەگەر مەسەرەن لە ئیماراتی بیتی لەوانەیە بە پێچوان یان لە تابقێکی تر تاقشکەم کرد لە تاقەکەی فەرقی هەبوو کەواتە ئەمە شتێک نییە کەس دڵی پێی خۆش بێ ئەوە با بکەینە کۆتایی قسەکانمان لەسەر جگەرە شتێک نییە کە دڵت پێی خۆش بێ بڵێ من جگەرە کێشم تووشی ڤایرەسەکە نابم ئەوە کۆتایی پێهات بەنسبەت ئەوەی کە چارەسەر ماڵ ئێستا بخۆتان دەزانن ژمارەیەکی زۆری نەخۆش بەڕاستی لە ماڵی چارەسەر دەکرێت بە تایبەتی ئەوانەی نیشانەکانی لە سوک تاوەکو مەمناوەندا و حالت وایە مامناوەند تاوەکو یانی سوک لە بۆ مامناوەندیش هەر لە ماڵی علاج دەکرێتن تەمان کە لە ماڵی علاج دەکرێت پێش هەمووشت ئەو شوێنی کە دەیتی ئەو ژوورە ئەو خانوو بەڕاستی دەبی گونجاوبی لەوە چارەسەرکردنی ئەو نەخۆشیە چونکە شوێنێک ئەگەر خانی کەسێک مەسەلەن ژوورێک یان دوو ژووری هەبیتن زۆر زەحمەتە تو بتوانین نەخۆشێکی لە داخل بکەیت تێکەڵبی لەگەر ئەوانی دی لەبەرەوە جارێ شوێنەکە دەبیت زیاکراوە بیتن ئەو ژوورەی تێیدایە ئەگەر بکرێ هەوا گۆرچەیەکەی زۆر باش بی ئەنی دەرکە پەنجەرە بکرێتەوە مەجای تەهویەکی باشێ بی هەوا گۆرچەیەکی باشێ بیتن هەتا بکرێت لە سپلیت و لە یاخود ئەگەر چەند کەسێک لە ژوورە هەتا پانکەش لەبەرەوەی هەوایەکە دەسوڕێنتن لێ دوور بکەونەوە بەڵام ئەگەر کەسێک بەتەنی لە ژوورێکی ئاساییە هەتا ئەگەر بتوانین لەخۆ سپلیت یاخود پانکە شتێکی ئاسایی ئاتیادیە ئەو کەسەی کە خزمەتی دەکاتن بەڕاستی باشترە کەسێک بی توانایەکی باشی هەبیتن گەنجێک بیتن ئەگەر بکرێت نەخۆشی درێژخانی نەبی یاخود ئافرەتی دووجیان نەبی ینی ئەوانەی کە مەترسی ینی هۆکاری مەترسیان تێدا لە ئەوی خوانە خواستەکە بیگرن باری تەندروستیان بەتوندی بیگرن و خراپ بیتن ئەوانە باشتر ئەو کەسانە خزمەتی ئەو کەسانی نەکەن کەسێک کە لە ڕوو تەندروستیەوە کەسێکی بەتەواوی ساغ بیتن کە خزمەتی دەکا بەڕاستی دەبێت هەموو هۆکارێکی تاوان معلوماتێکی باشی هەبیتن و ئەو هۆکارانی خۆپارێزی لەبەردەستی بیتن و فێر بکرێتن چۆن تەعامل لەگەر ئەو کەسە دەکاتن ئەین لە سەرتاوە کە دیچتە ژۆرێ چۆن ماسک بەستی چۆن دەستەوانە بەستی چۆن خۆی تاقیم کە بە هەمان شێوە کە چوو چەند لی دوور بیت چەند لی نزیک بیتن چونکە هەندێک حالەتی پێویست ناکە بەوەی کات چەند لی دوور بێ باشە هەندێک حالەت هەیە مەسەلەن دەچی ژێر پێویست ناکە کۆنتاکتین باشتر لەگەر نەخۆشەکە هەبیتین لەو حالەتە با دوو تایبەتی ئەو نەخۆشەکە لە ماڵەوە هەیە ینی حاڵەتەکەی وانە بڵێ تۆ پێویستی بۆ بێت بەس بەعزێ جار دەڵێ ئەوەندە ئازارەکەی لەشی زۆرە و ئارەقەیەکی زۆری کردو خۆی توانای گۆڕینی جلوبەرگەکەی نیە مەجبوری نێمە بۆی بگۆڕین بڵێ ناچ ئەوی باسم کرد ینی هەتا بکری ئەگەر زۆر نەبی بە تەواوی نزیکی نەخۆشەکە کۆنتاکتین باشتر نەبی لەگەر نەخۆشەکەی هەندێک جار هەیە دەچیلۆ پیداستێک شتێک باتە ژوورۆ بۆی دانی بگەڕێتەوە ینی بەلایانی کەمیە ینی ماوەی مانەوە لەگەڵیشی فەرق دەکات لەوەی کە ئەتوو مەسەلەن لە 15 خڵک کەمتر بیان زیاتر بیتن ئەکید ئەوش فەرق دەکاتن مەسەلەی گواستنەوەی ڤایرۆسەکە خێراتر دەکاتن لەبەرەوە چەند کەمتر لە گەریبی بنێت لەو ژوورەی مەترسیەکە کەمتر دەبیتن و لە کاتی مەسەلەن ئەو کە باس کرد لەوانەیە عیلاج دەداتی لەوانەیە خواردن دەداتێ جلی دەگۆڕیتن لەو کاتە کە جلی تەواوی لەبەر بوو خۆی پارێز بەڕاستی مەترسی گواستنەوەکەی کەمتر دەبی بەمەرجە ئەو خاڵی کە باست کرد کەسێ لە ماڵەوە توش بۆ خزمەت کرایان تێکەڵ بووینە بەڵام ئەوی بەرامبەرەکەی توش نەبووە ئەو حالەتانە هەبووە لە خەستخانەش بوو ئێستاش لە خەستخانی کەسیوامان هەبووە خزمەتی کردێ ناو خۆشخانەش بووە بەڵام کە چوویتە دەرەوە تێسمان بۆ کردێن نەگەتیڤ بووە لەبەرەوەی هەموو ئەو ڕێنمانی کە پێماندای وەک خۆی جێبەجێ کردێن مەسەلەی گواستنەوەکەی ینی ئەوەندەی کە لەناو نەخۆشان بوو بەڕاستی بە تەجروبە ئەوەی کە باز دەکەم ئەگەر ئەو کەسێک کە توش بووە کۆخە پژمین باشتر لۆ کەسەکەی نەچیتن یانەگە بکۆخی پژمی باشتر لۆ کەسەکەی نەچی و بەرکەوتنی ڕاستەوخۆ کۆنتاکتین باشتر بەکو دەست لێدان قاومات و بالضبط ئەوانە لەگەر نەخۆشەکەی نەبی احتیمالی توشبینی زۆر زەعیف دەبێت ئەگەر کەسەکە پژمین کۆخەشی هەبیتن بەڵام ئەو کەسە ماچی داناوی و عینەکی لە چاو بیتن و لی دوور بەلایانی کەم 2 مەتر و هەوا گۆرچیەکە تەوی هەبی دەرکە پەنجەرە کرابیتەوە سپلیت نەبی پانکە نەبی بسۆڕێنەوە دیسان مەترسی توشبینی زۆر کەم ئەو کەسە زۆر باشە ئەمە بەنیسبەت هاوڵی نەخۆش تۆی شتێبینیەکە هەبوو لەسەر هاوڵی نەخۆش یەک دوو تێبینی بە کورتی بەداخەوە ئەوەی کە ئەمن ئەو ماوەی بە تەلەفۆن ئەویانی سەرپەرشتیان دەکەن من نەخۆشەکان دەکرد هەندێک لە نەخۆشەکان بەمانای کەلمە لە زیندان بوون ئەوە هەڵەیە یعنی دکتۆر وەڵام من نەخۆشەکەم لە ژێرشدایە دەرگام مەسەکلیدایە لە پەنجەرەی شتە چ دەدەینی ئێوە وەڵڵاهی ئەوە لایانی دەرونی دەروخێتن کاریگەری نەرێنی خراپی دەبی لەسەر چارەسەرکردنەکەی بە پێچەوانەوە ینی ئەگە لە ینی پەیوەندی هەبی بەس ینی بەو شێوەی کە نەگلێ دوور بن بەڵام نەک بە شێوەی
زیندانی ئەوە زۆر مەڵە لە کاتی کۆکەیە بەڵێ. نزیکی مەبەوەکو لەوانەیە بابلێن خۆشمە لە ژووری با بڵێن ئیستیخبار بن پێشوازی بیتن و دەرگەکان بکاتەوە تیشتی خۆر و هەوا گۆرچەیەکی باشتر هەیە دەتوانانی ئەگە حەدیقی هەیە ببیستە حەدیقەش بە من ئەوە زۆر زۆر باشە بە تەجروبەی خۆشم یعنی بۆ نمونە زیندانی نەکرێن بۆ نمونە کەسێک لە ماڵەوەیە و توش بووە لە قاتی سەرەوەیان داناوە ینی ژوورەکە هی ئەوە ئەگەر لەو مەسافەیە بە قادرمە بێتە خوارەوە بچێتە حوشە و لەو کاتەیە کەسی لێ نەبێ و لەگەڵ کەس نەوەستێ و نزیک نەبێتەوە کێشە هەیە ئەگەر کۆخۆ پشبینی نەبی بەڕای من کۆخۆ پشبینی نەبیتن ئاسایە بەڵام بەمەرزەک ئەو شوێنێکە پێدا دەڕۆ دواتر کە شوێنێکە بەجێش ئەتا بکرێت تعقیم بکرێتن سەلامەت پێداویستیەکان کەسێکە لەسەر سیسەمە و لەسەر قەرەوەڵەیە و مغەزی بۆ هەڵواسراوە ئێستا ئەوەی کە من دەیبینم زۆربەی زۆری ئەوانەی کە توش بووینە لە سۆشیال میدیاکانی خۆیان پیشان دەدەن کە کانولایەکیان هەیە یان مغەزیەکی بۆ دانراوە یان دەرزی هەیە لە ماڵەوە ئەوانەی کە چارەسەر وەردەگرن پێویستیان بە هەموو ئەم شتانە هەیە ئەگاتە ئەو حاڵەتە پێویستی بۆ بێ مغەزی هەبێت لە ماڵەوە یان پێداویستەکان چین بەگشتیەکە لە ماڵ هەیە بەشێک لەو نەخۆشخانەی کە ئێستا لە ماڵەوە بەڵێ علاج وەردەگرن ژێر علاجن چونکە شەر نییە هەموو پێویستی بە نەخۆشخانە بێ و بزات لە وەختی ئێستا کە لۆدێکی یەکجار زۆر لەسەر خەستەخانەکان هەیە لەوانەیە وەکو پێویست نەتوانانی خزمەتێر هەموو بکەین پێڕاناگەین لەبەرەوە بەڵێ بەشەکیان پێویستیان بەوەی دەکات کە کانولەشی هەبی و مغەزیش وەربگری دەرزیش وەربگری لە کاتی خۆی لەوانەیە پەرستار هەیە و یاردەری پزیشکی هەیە دەچی لە ماڵەوە علاجەکانی دەداتی ئەوانەی کە خۆیان دەپارێزن پێویست دەکات هەتا مەسەلەی ئۆکسجینیش بەڵێ هەندێک حالەت هەیە پێویستی ئۆکسجین هەیە بەڵام پێویست ناکە بێتە خەستەخانەی دەتوانین بە تەلەفۆن یاخود بە تیمی پزیشکی کە سەردانیان دەکاتن هەم ڕێنمایەکان پێ بدە لەژێر چارەسەرێکی پزیشکی وردابن و بەشی زۆری ئەوانەش هەتا بە تەلەفۆن خۆ چەندین نەخۆشی واه بووە ئەکید هەموو پزیشکان بە تەلەفۆن ئەو نەخۆشخانەیان بەڕێ کردێک کە لەژێر ئۆکسجینیش بووینە هەر لە ماڵەوە چارەسەر وەگرتو ئێستا زۆر باشن پێویستە بە هیچ شتێک بین دەکری بەڵێ شتانە هەیە زۆر باشە لە ماڵەوە تەماەن ئەو کەسانی کە ئەو پێداویستیانی بۆ بەکاردەهێنرێ ینی پێم وا بوو باشترە باز لەوە بکەین کە ئەوم دەویست ئەو شتانی کە بەکارهێنراوە ینی چی لێ بکەن ئێخۆ با لە سەرتاوە با باسکەین با باسی خواردنە حیاتەکە بکەین ئەو کەسە لە ژوورەکەیە خواردنی بۆچێوە نییە قاپ و قاچاقەکەی چۆن مامەڵی لەگەڵ بکرێت پاشان ئەو لەزگە و پلاستەر و کەوچکی شروع بوو کاغەزی ئەوە و کلینیکسەکەی و ئەوانە چۆن مامەڵی لەگەڵا بکرێت دکتۆر ئەو تا ڕادێک بەڕاستی ئەمەلیەشی معقەدە بەڵام ئەویش هەر چارەسەری هەیە بەڕاستی وەکو نەخۆشخانە نییە تو پاشماوەکان لە شوێن تایبەتدا بدرێت و دواتر لە شوێن تایبەت بستێندریان لەنەوە بکەین مەسەلەی خواردن ئەو کەسی توش بووە ئەمە بە هەمیان پێیان دەرین کە دەبی خواردنی جیاواز بیتن زیاتر لە قاپ و بەرداغی سەفەری بیتن کە ئەو کەسی لۆی دێنی خواردنەکەی دادێنی دەگەڕێت و دواتر بە خۆ دێت خواردنەکەی دێنی ئەگەر توانای هەبێ ئەگەر نادێنی لە پێشی دادێنی گرفت نییە کەنانەکەی خوارد تەواو بوو ئەو خواردنە مەسلەی ئەو بابرین قاپ و ئەو بەرداغۆشتانی کە بەکاراتی یەکجار بەکار بێتن پێش ئەوی لە ناو چیسێکی تایبەت بکرێتن باشتر تعقیم بکرێتن تعقیم لێ بدرێت ناو چیسەکە بکرێتن دواتر ناو چیسەکەی کرا فڕێ نەدرێت یەکسەر ئەو سەلەی زبڕی لە دەرەوە فڕە بدرێتن باشتر وایە ئەگە شوێنی تایبەت هەبیتن سێ ڕۆژ بۆ پێ دەڵێ فڕێ نەدرێ لەبەر ئەو کارمەندە بە ڕێزەی کە دەچێت زڵ و خاش لەبەر ئەوەش دواتر کە فڕە دەدرێت لە شوێنی تایبەت لێوەش احتمالی گواستنەوەی هەر احتمالێک ئەگە زایفیشی بەڵام احتمالی گواستنەوەی هەیە لەبەرەوە سێ ڕۆژ یان باشترە سێ هەتا 5 ڕۆژ چکە ئێستاش زانیاری تەواو بزەبت نازانێت کە ڤایرۆس ئەگەر بمێتوە لەسەر ڕوویەکی سادە لەسەر تەختەیەک لەسەر پلاستیکێک چەند دەبنێتەوە لەبەرەوە باشترە 5 ڕۆژ لە شوێنی تایبەتدا بدرێت پاش 5 ڕۆژەکە فڕێ بدرێتن ینی لەو حالەتە احتمالەکەی زۆر زەحی دەبێت حتا مەسەلی پلاستەر و ئەو کەلوپەرانی لە ڕووی پزیشکیەوە کە بەکاردێتن بە هەمان شێوە دەبێت تعقیم بکرێتن تعقیمشی جوان بکرێت لە چیسەی تایبەت جیابی لە ئەوەی خواردن لە چیسەی تایبەتدا بدرێتن حتا مەسەلی دەرزی ئەوانە بەڕاستی ناکری لە سەلەی زبری لە خۆی کۆرۆناش نەبێ ئەو پاژماوانە نابێت تێکەڵی پاژماوەگەر بەڵێ ئەوانەی کە دەرزیکان و لە ئەو شتانەیە بەڕاستی پاش تعقیمکردن لە بە هەمان شێوە نزیکەی 5 ڕۆژدا بدرێت لەلایەک بە مەرجە کەس دەستی نەگاتێ شوێنێکی تایبەت بیتن دواتر ئەگە ببن لە نەخۆشخانەکان شوێن تایبەت هەیە ببنە هەر نەخۆشخانەیەکی لیان وەردەگرن لە شوێن تایبەت فڕە بدرێت چکە مەسەلەی دەرزی مەسەلی ئەو پاشماوانە بەڕاستی ناکری لەگەر زبری ئاسایی تێکەر بکرێت بە هیچ نەوانشی زۆر باش دەست خۆش بێت دکتۆر هەواڵ تۆ شێروان دەرزیت بەکارهێنا نەخێر هیچ جۆرێ هیچ
ئەی باشە ئێستا بەداخەوە حەزم لێ لەوەش ئەگەر تۆ قسەیەکت هەبوو دکتۆرە باڵ تۆش قسەی تێدا بکەم ئەو مەوزوعی بەکارهێنانی دەرزی بۆ بەتایبەتی دژە میکرۆبەکان ئەنتیبایۆتیکس یعنی بەداخەوە بازاڕەکە کە ئێمە پێشتریش گرافیکێکمان بەڵام لەبەر بابەتەکان و ئەوانە و لەوانێ فریانەکەوین لەسەر هەندێک شت قسەی بکەین کە بەڵێن بێت لە ئەڵلقەی داهاتوو لەسەر خراپ بەکارهێنانی کۆڕۆنا قسە دەکەین لەسەر خراپ بەکارهێنانی کۆڕۆنا دەڵێن چێ کۆڕۆنای بە خراپی بەکارهێناوە بۆ مەبەستی بازرگانی کردن لەسەر ئەوە ڕادەوەستین چونکە خەریکە تەڕ ڕوشک پێکەوە دەسووتێ خەڵکە باشەکە زۆر زیاترن خەڵکە کەمەکەیەکەوە دەکا بەداخەوە کە من ئەم ڕۆژ بەش بە حاڵی خۆم کە من وەکو پزیشکێک پێم ناخۆش بوو ڕێزم هەیە بۆ مامۆستایانی ئاینی دەستیان خۆش بێ کە شت بە بیری خەڵکێنەوە بەڵام من وەکو پزیشکێک بە شێوازێک لە شێوازەکان هەستم کرد هەڵەی چەند کەسێکی کەم تعمیم کراوە لەسەر هەموو پزیشکان بەداخەوە ینی هەموو پزیشکەکان وان زۆر ڕێژیان کەمترە و نە کارمەندە تەندروستی بە ڕێزەکان هەمیان بەو شویان بەکارهێناوە یەکێک لەو خاڵانی کە دەمێت لەگەڵ باسکەم تۆش لە خەت بە لەگەڵمان لەو بابەتە بەکارهێنانی ئەنتیبایۆتیکس بە شێوەی دەرزی لەسەر شاشە دەرزیەکە ڤیاڵێکە پیشان دەدرێت لەگەڵ سرنجە نووسراوە مێرۆپێنی بووە بە گوڵە بە ڕۆژە بووە بە چەرس فعلەن وایە هەمووی پێویستی پێێتی ئەو میرۆپێنیمە هەم نرخەکەی کە بەگرانی دەکڕن هەم شێوازی لێدان و ئینجێکشنەکەی کە هەمومان دەزانین ئەبێت تەریقێکی زانستی بێ و هەم ئیندیکیشنی واتە پێویستی بەکارهێنانی لەوانەیە سێ جار چێکردنەوەی بێتەوە پێشەوەی کە ئێمە بەکاریبێ ئەوە گەر ستانداردی BNF بڕۆنیوە نییە وایە ئەو میرۆپینیمە سەرەتا ئەو کۆڕۆنایە ڤایرۆسە ئەو میرۆپێنیمە و جەماعەتی دەرمانەکانی دیژۆتی سێفتریاکسۆن و بابلێن لیڤۆفلۆکزاسین و ئەزیترۆماسین ئەوان هەمیان دژە بەکتریانە نەخۆشیەکە ڤایرۆسە ئەوانە دژە بەکتریانە بۆی ئەوە چارەسەری کۆڕۆنەی نییە خاڵ سەردێر علاقی پێوەنی بەڵام لە کاتێک کەوا پزیشکی پسپۆر ئەوەی شارەزای هەیە لەو بابەتانە کە هەستی کرد جۆری هەوکردنەکە گەیشتە سیەکان و ئەو کاژێرانی ڕەتدایەکەوە ئەمە دەڵێن لەوانەیە 48 کاژێری یەکەم بەس ڤایرۆس بیگد کە گەیشتە قۆناغێک بە هەموو نیشانەکانی کلینیکی و لەوانەیە تاقیگەیی کە گەیشتینە قۆناغی ئەوەی شک و گومانش تەواومان هەبی هەندێک بەڵگەشتمان لە دەست بیکەوە بوویتە هەوکردنەی بەکتیری ئەو جە پێویست دەکات مەبەستت ئەوە ڤایرۆسەکە پاش ئەو 24 کاتژمێرە وای لێ کردووە بەکتریا بەرگری بێتە خوارەوە بەکتریاکانی بێن هێرشی کردە سەری ئەوە لەو کاتێ ئەتوانی بەکاری بێنی ئەوەش لەو کەچی بەکتریاش بووی پێویست ناکە ئەم غاردەم یەک کەوسەر هجووم کەم بە میرۆپێنم بەداخەوە کارۆکو باسیش کرد ئینشاڵا لە حەڵقەداری مەجالبی بە زیاتر باسکەین چەند کەسانێک نەک پزیشک نینە هەر دوورن لە پزیشکاتی گەیشتە ئەو قۆناغی هەندێکیان ینی کۆپی پێست یەکەو سەروەرەقە وڵا فلان کەس بەوەی چابووە ئەویش کۆپی کردی و چۆ لە سێدە لە وەریگرتیا نازانم دەرمانخانە چۆن دایێتێ ئەو کەسە چۆن بۆی دانا یان چەند کەسێک پەیدا بووە یەکەو سەر ینی هێرشەکە بە مێروپێنیم دەکەم لێرە شەر نییە ئەمن مەرز نییە پێویستم بە مێروپێنیم بیتن کە لەبەر چێ ئەو دژە بەکتریایە زۆر بەهێزە ئەمە چاوەڕوان دەکەن کەی هەموو دژە بەکتریاکانی دی بێسوود بوون ئەو جا ئەمە بڵێ وەڵڵاهی کاکاوکانی بێسوودن و هەوکردنەکە یەکجار زۆرە پێویستم بەو شێوەیەکەوە مێرۆپێنیم یانیش هاوشێوەکانی بدەم ئەو یەک دووش کە ئەمە زۆرمان بەکارهینا پاشتەن هەفتەیەکی تر پاشتەن مانگەشی تر تووشی کێشەی زۆر گەورە دەبین کێشەکە چییە؟ ئەو بەکتریانە ئەو کۆمەلگای هەیە تازە بە مێرۆپێنیش ناکوچێت پاشان چی بکەین ڕێزستان پەیدا دەبی کەواتە ئێمە بەو هەڵسو کەوتە زوڵم لەنەوەی داهاتوش دەکەین بە 100% بانی بە دڵنیایی و ئۆقسێت و تەواوە ئەو یەک لە کێشەکانە بەرگری پەیداکردن دژی ئەو دەرمانە دژە هەوکردنەکان کەواتە تۆ بە کورتی و بە پوختی وتەی ئەخیرتم بدەیت چکە کاتم نەماوە لەسەر چارەسەرەکانی کۆڕۆنا تەنها پزیشک بڕیارداتن لەسەر تۆچیها قۆناغی کە قۆناغەکان دیاری کران ئەو ڕۆژ بێن لە هەولێریش بابرێن ئەو ڕێژنەی پرۆتۆکۆل و گایدلاین ینی دیسان بڵاوی کردەوە ئەو ئەم بە پێوی دەجولێمەوە کەی
و چ دژە هاوکردنەکرد بدەمێ و بە چ شێوەک ئایا بە شێوەی حەب یان بە شێوەی دەرزیان بە شێوەشتر دەست خۆش بێ دکتۆر هەڤاڵ میرۆپینیم ئێوە لە نەخۆشخانە بەکارێنن بە سەدا چەندی حاڵەتەکان بۆی هاوڵاتی بزانێ کە ئەو دەرزیانە دوورە لە ڕاستی و دروستی بەکارهێنانی لە بۆ نەخۆشی توشبوانی کۆڕۆنا و بیکەی وتەی ئەخیر لەسەر و بابەت لە پرۆتۆکۆڵی عراقی باسی دژە بەکتریا کردیە بەڵام هەرو کاکتۆر باسی کرد نەک لە هەم حالەتەکان لە قۆناغ کە گەیشتە یەک لە قۆناغەکان ئەو کاتێک هەست کرد هەوکردن بە بەکتریای زیاد بۆ لەگەڵ ڤایرۆسەکەی لەو حالەتی بەکاردێتن میرۆپینیم بەداخۆ ئێستاش زۆر بەکاردێت لەو نەخۆشخانەکانیش هەیە بەڵام نەخۆشخانەکان ناڵ 100% بەڵام تاڕادێکی زۆر زانستیانەتر بەکاردێت بۆ لە دەرەچووکە زیاتر پزیشکی سپۆر سەرپەرشتی عیلاجەکان دەکاتن بەڵام بەشی زۆری بە پێش ئەوگاتی میرۆپینیم بە عیلاجی تر بە سفتریاکزۆن دەست پێ دەکات هەرچەندە لێرە گرفتەکەی مەسەلەی بەکارهێنانی سفتریاکزۆن گرفتی زۆری تێدا بەڕاستی چونکە ئەگەر بەپی ڕێنمایی بەپی یاسا بڕۆی ینی بەڕاستی بەداخۆ لە کابینی پێشوەزارەتی تەندروستی ڕێنمایشی دەرکردێت کە بەکارهێنانی سفتریاکزۆن زۆر زەحمەت دەکات یعنی وەی هاتێ لە بۆ تێستی سفتریاکزۆنی لە ڕێنمایەکان باز دەکات دەبی پزیشکی پسپۆری پێست ئامادە بێ لێ بزانین حساسی پێدەگریان یعنی لەو حالەتە کە ئەمە شتێکی عملی نیە عملی نیە بە هیچ شێوەیەک زانستیش نیە هیوادارین وەزارەتی تەندروستی بەمەدا بچێتەوە لە ئەوەی چونکە ئەمە بزەبت ڕێگایەکە بۆ داخەمون دڵنیاشم کە پەتای کۆڕۆنا زۆرێک لە هاوکێشەکانی گۆڕی زۆرێک لە ئەجندا و کارنامەی حکوومەتی هەرێم و وەزارەتی تەندروستیشی تاخیر کردووە کە هیوادارین ئینشاءڵڵا لەم ئەنجامی تاقیگەکردنەوەیانەی ڤاکسینەکان جیهان سەرکەوتوو بێت و دەژڵێت چین ڤاکسینێکی دژە کۆڕۆنا لە پاکستان تاقی دەکاتەوە پەیمانگای تەندروستی نیشتیمانی پاکستان ڕایگەیان حکوومەتی وڵاتەکەی ڕەزامەندی داوە لەسەر تاقیکردنەوە و پێشخستنی ئەو ڤاکسینەی کە کۆمپانیای ئەم ناوە سینیە بە بەهێواشی بخوێنەوە کانسینۆ بایۆ بە هاوبەشی لەگەڵ پەیمانگای بیۆتەکنەلۆژیای ئەو بایۆتەکنۆلۆژیای پەکین بۆ چارەسەری توشبوانی کۆڕۆنا بەرهەمی دەهێنن هەمویان خەریکن هەموو وڵاتە پێشکەوتوەکان خەریکی دروستکردنی ڤاکسینن تەنها باوا بکەین لە ژیان بمێنینەوە کە سوکارمان لە ژیان بمێنێتەوە بەویش بەچی بە پابندبوونمان بە بەکارهێنانی ماسک و دوورکەوتنەوە لە خەرەباڵغی تاوەکو ئەو ڕۆژە ببینین کە ڤاکسینەکان وەکو دکتۆر قسمەت پێشبینی کرد لەوانەیە شتێکی زوو بەرهەم بهێنێت هەموو لایەکتان هەر تەندروست بن بە خۆشی خواتان لەگەڵ